من کێشەی فتقم هەبوو هەر لە منداڵیوە ئەو فتقام هەبوو سێ جار عملیاتم کرد فەشەلی هینا نەجاعەتی نەهینا ئەو جاری چارەمە هاتمە خەستەخانەی مێرەبانی عملیاتەکەیان لۆ کردم بە زەمانیش لە بۆی کردیمە عملیاتێکی زۆر جوان و ڕێک پێشی کردێ و زەمانیشی دایمێ گوتی تەوا ئەو جارەی ئاخر جارە و دەستیان خۆش بی ستافی عملیاتەکەشیان بەڕاستی ڕێک و پێک بوون دکتۆر بەخۆی ئینسانی زۆر چاک و ڕێک و پێکن وەڵای مستەشفایەکی بێکەم و کورتیە بەڕاستی دەستیان خۆشببی لە پاک و خاوێنی لە تەعاملیان لەگەر نەخۆشی لە هەموو شتێکیان زۆر ڕێکە وەڵاهی ئەوەشیان هەیە خێرخوازی دەوڵەمەندان ئەوانەی دەستیان دەڕوا یارمەتیە و خستەخانەی بدەن هەتا پێیان دەکرێت ینی زۆر بارسوچێ لە بۆ نەخۆشەکان ینی هەتا لە ڕووی سعر و ئەوانەشەوە زۆر ساریان کەمترە لە خستەخانەکانی تر. میهرەبانی دڵسۆزی و لێزانی